بسم الله الرحمن الرحیم. گورزێکی دیکەی دادگای فیدراڵی بەرهەرێمی کوردستان کەوت. هاوشێوەی پەرلەمانی کوردستان درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانیشی هەڵوەشاندەوە. 4 مانگە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە، ئەویش دوای بڕیارەکەی هەمان دادگا لە ڕۆژی 30 ئایاردا کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانەکەی هەڵوەشاندەوە. ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگاکانیشی هاتە سەر و دادگای فیدراڵی بڕیاری بەردەوامبوونی کارەکانی بەنادەستوری دانا. تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم 18 ساڵە، لە کاتێکدا بە گوێرەی ڕێکارەکانی دەستور دەبوو ئێستا لە نیوەی خولی چوارەمیدا بووە، بەڵام تاوەکو ئێستا 2 جار هەڵبژاردننی بۆ ئەنجام درراوە. ساڵی 2005 هەردوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان پێکەوە ئەنجام دران. ساڵی 2009 کەوادەی خولی یەکەم کۆتایی هات، هەڵبژاردنەکە ئەنجام نەدرا. هەمان ساڵ پەرلەمانی کوردستان یاسایەکی پەسەند کرد بۆ ڕێخستنی کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان. بە گوێرەی یاساکە تەمەنی هەر خولێک بۆ ماوەی 4 ساڵە، بەڵام دوای 5 ساڵ لە دەرچوونی یاساکە و لە ساڵی 2014دا هەڵبژاردن بۆ خولی دووەمی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجامدا. ساڵی 2019 پەرلەمانی کوردستان یاساکەی ساڵی 2009 هەموار کردەوە. بە گوێرەی هەموارەکە کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان بەردەوام دەبێت تاوەکو هەڵبژاردننی خولێکی تازە بەبێ ئەوەی وادەی هەڵبژارنەکە دیاری بکات. لە مانجی ئابی ئەم ساڵدا سروە عەبدولواحید پەرلەمانتاری عێراق و شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ سکاڵایەکیان دژی ئەم یاسا هەموارکراوە تۆمار کرد. دوای چەند دانیشتنێک ئەمڕۆ دادگا کە بڕیاریدا بە هەڵوەشاندنەوەی هەمواری یاساکە و ڕایگەیاند تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە دوای 4 ساڵ نادەستوریە. عەلیڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە زوومی ڕاگەیاند لە ئەمڕۆوە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەوێتە بۆشایی یاساییەوە.